من ناوم زانا خضرا ئەو ئاشە لە ساڵی 1920 لە کۆیەدا مەزرایە باپیرم حاجی کاکەمینی نایتی تا ئێستا لە کاردایە شەریکەی ئینگلیزی نایتی بە ناوی ڕیستۆن لە لینکۆڵن شەریکەی لە لینکۆڵنە شاری بەریتانیا تا ئێستا لە کارکردندایە خۆمانیشی پێ دەکەین و بەبێ وەستان هەر لەسەر ئاشەی بوون ئەو ئاشە توانای هەیە چەند مانگ چەند ساڵ نەکوژێتەوە ئەو مەچینە و ئاشەکان ساوار گەنمە کوتا بڕوش ئارت نیسک قەلە خەلمان برنج چەڵتوک دەکا هەموو شتەکان جێبەجێ دەکاتن. بەڵێ لە دوایی مانجی شەشەوە کە دەرچوونی گەنم ئیشی ساوار و گەنمە کوتا و شتووە دەست پێ دەکا هەتا مانجی تەقریبەن یەک دوو لە ئیشکردن داینەوە ڕۆژانە لە خۆمان لێرەینە ئیش پێ دەکەین. ئارد لە توانای لە سعاتێکدا 65 تا 70 تەنەکە لێ دەکاتن. گەنمە کوتا 20 هەتا 25 هەتا 30 تەنەکە لێ دەکا گەنمە کوتا. ساوار لە سعاتێکدا ساوار 40 هەتا 45 50 تەنەکە لە سعاتێکدا لێ دەکاتن. بدایەت ئاگری لێرەدا دەنێ هەوای دەکەیەوە ئەو قفرەی دەکەیەوە هەوا پار بە پستنی دەنێ فەڕی پێ لێدا وەردەگریتن شێوازی ئیشکردنەکەیت. بەڵێ گەرمبوونی هەیە تقریبان 5-6 دقیقە گەرمبوونی دەوێتن بە زستانان بەس بە هاوینان نا پێشتر ئەو مەچینە بە نەوتی ڕەژیشی دەکرد بەئێستا نەوتی ڕەژ نییە ئەمە بە گازیش پێ دەکەیت. بە نێوتی ڕەش کەمتر سەرف دەکا بە گاز تقریبان لە سعاتێکدا 50 تا 55 لیتر گاز سەرف دەکا بەس ئەگەر بە نەوتی ڕەشبی خۆ مەچینە بەس لە بۆ نەوتی ڕەش دروست کرایە بە نەوتی ڕەشبیتن تقریبان سعاتی 28 هەتا 30 لیترەشی سەرف دەکاتن لە سعاتێکدا 28 هەتا 30 لیتری سەرف دەکاتن. بەڵێ ئەوەی ژوورەوە مەچینەکە بوو کە بە گازیش دەکات لۆ سوڕانی ئاش و هەباشە و زاڕوشەکەی ئەوە هەباشەیە لۆقتانەوەی ساوارە لۆقتانەوەی بڕوشە لۆقتینی گەنمەکتایە لۆ کوتانی چەڵت و چێ برنج دەکات گەنمەکە دەکرێتە ئێرەوە لێکتن لێرە دێتەوە دەرەوە مەچینەکەی ژوورێ ئەوانە سوڕێنێتن. ئەو بەشەیان پەمبە ئاوێ لە حەوزێ دەینیتن
لە بۆ سارکردنەوەی مەچینەکەی و ئاوە گەرمەکە دەستۆ ناو حەوزی هەمدی دوو جار شەریکەکەیان هاتوونە شەریکەیان مایە لە بەریتانیای لە لینکۆڵن بەس بە تیرازی نوێ مەچینەی تر دروست دەکە نەگەڵ مەچینە دوو جار هاتوونە بیبەنەوە بەس بابم نەیدانەوە بەڵێ بڕەپارەیەکی زۆریاندا و مەچینەی نوێش بینەوە بام گوتی با لە جێی خۆی بینایاندەوە وەڵاو جیازی و ئاشەی لەبەرەوەی زۆرتری لێ دەکا لە سعاتێکدا ئەو یەک دوو دانیشی جوانترە ئەو ئاشە تاکە ئاش بۆ ئەوەل جار لە عێراق دانرایە نەک لە هەموو کوردستان لە عێراق دانرایە لە ساڵی 1928 لە ساڵی 42-43 باوکم هایتە سەری باپیرم ئەمری خوای کردی لە 36 تا ئێستاش هەر شتێک بی هەر بە بابم دەڵێن هیچ شتێکی بەبێ بابم ناکەین